طبعا دیارە ئەگەر کەسێک وەکو عەرەب دەڵێ المەرء عەدوو لما جەهل، یعنی ئینسان ئەگەر شتێک نەزانی دوژمنایەتی دەکات بەڕاستی. ئیمامی عوسمان هەموو ماڵی خۆی پێشکەش کرد بۆ ئیسلامە، ئەو پیاوە بە شەرم و بە حەیا حەقیقەت تۆزێک شەرم و حەیان هەبە بەرامبەر بۆ خەلیفەی ئیسلامەتی کە قەت قسەیەکی ئەو هەناڕێکیان نەکرد بە لەبەرەوەی هەموو کەس دەزانی کە ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە سەردەمی ئەو لە فتوحاتی ئیسلامی و لە دینداری و لە ئەخلاق و ڕەوشت و مەکاریم زۆر شتی وا کە بڵاو کراوەتەوە کە ئێستا کە نییە بە 100 ساڵی جە و حکومەتە ساحەبی ئەو ئەندام پەرلەمانانە بیناتوانی ڕوبعی سەردەمی ئیمامی عوسمانیش بکە. ئەو خەڵکی ئێستا لەو پەڕی قەیران وەزعێکی ناخۆشدا دەژی، بێ موچەیی، بێ معاشی، وەزعی نەداری خەڵکی، بێ ئیش و کار، بە هەموو شتێک ڕازی بە سەر ڕای ئەوەی بێن خەلیفەکانی ئیسلام کە موسڵمانان خۆشیان دێ و خۆیان بە شوێن کەوتەی ئەواندا دەزانن بێن ئەوان لە کەدارکەم بڕێن گەندەڵی لەوان دەستی پێکردیان، ناوەڵە گەندەڵی لەنگۆڕ ڕادەستی پێکردیا، گەندەڵی لەو کەسانە دەستی پێکردیا کەوا موچەی خەڵک دەخۆن، معاشە بن، نەفەدە دزن، کۆمەڵی گەندەڵی دەکەن، هەموو خەڵک دەزانی پێیان دەڵێ کە ئەوانە گەندەڵکارن. گەندەڵیش بەو معنایە زۆر ڕاشکاوانە پێیان دەڵێ یعنی دزی لە ملەتەکەن، دزی لە کەسی کەم دەرامەت دەکەن، دزی لە کەسی کەوا کەسێک دەکەن کە خاوەن پێداویستی تایبەتە کە ئینسانێکی خانەنشینە. ئەوانە و جۆرە شتانە دەکەن هێشتا بێن پڕدەنی ئیمامی عوسمان بڕێن گەندەڵی لە سەردەمی ئەوان سەری هەڵدایە، گەندەڵی لەکنە ئەوانە سەری هەڵدایە. بەڕاستی سەحابە لەگەڵم حکوومەتەی ئێستا کە قەت بەراورد دەکرێت بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت، لەبەرەوەی تۆ بەراوردی چ دەکەی؟ یعنی تۆ تەماشە 30 ساڵی حکومەتی خۆت کە بەس بزانم چێت لێ ڕازی، حتا ئەندامەکانی خۆیان لە لاچەپان قسەیان پێ دەڵێن، حتا خەڵکی دیکە ئافرەت نەما، منداڵ نەما، گەنج نەما، تەقاعود نەما، مۆزەف نەما، مامۆستا نەما، هیچ کەسێک نەما شتیان پێ نەڵێ بڵێ کاکە ئێوە گەندەڵن، ئێوە دزن، ئێوە کۆمەڵێ کەسی ماڤیان دێن حکمی ئەو دەسەڵاتە دەکەن، بەڵام بە دەسەڵاتێکی زۆر نادات پەروەرانە، زۆر ناڕێک و پێک لۆیە. بەڕاستی ئەوەی ئێمە ئێستا کردومان و خڕبووینەوە و نێراتی کۆمەڵێکی زۆر لە مامەستایان دەکەین پەیامێکی ڕوون و ئاشکرایە. جارێک کە بێئەدەبی و بێڕێزی لەو جۆرانە بە هیچ شێوازێک قبول ناکرێ و ئەو پەیامەش بۆ ئەوەیە کە جاری یەکەم ئەوە بە سلمی لەگەڵیان بەر شێوازێکی قانون و ئوسلوبێکی جوان پێیان دەڵێن، بەڵام لەوانەیە جارێکی شێوازێکی تر بەکاربینین لەگەر ئەو کەسانی کە هەڵوێستی ناڕوون و ناڕێک دەنوێنن.